کۆبوونەوەی وڵاتانی بەرهەمهێنەری نەوت لە دەوحەی پایتەختی قەتەر دەستی بە کارەکانی کرد و ئێرانیش باشداری تێدا نەکرد. بەشدارنەبوونی ئێران لە کۆبوونەوەکەی دەوحەدا بووە پرسی سەرەکی گفتوگۆکانی پێش کۆبوونەوەی نوێنەری وڵاتانی بەرهەمهێنەری نەوت لە دەوحە، چونکە ئێران بە هیچ شێوەیە قایل نابێت بە ڕاگیرکردنی ئاستی بەرهەمهێنانی ڕۆژانەی نەوتەکەی. بەرهەمهێنەرانی نەوت لە ڕێکخراوی ئۆپیک و دەرەوەی ئۆپیکدا لە کۆبوونەوەکەی دەوحەی پایتەختی قەتەردا دەیانەوێت سنوورێک بۆ ناجێگیری نرخەکانی نەوتدا بنێن، بەوەی کە نابێت تێکڕای بەرهەمهێنانی ڕۆژانەی نەوتی خاو لە ئاستەکانی مانگی کانونی دووەمی سەرەتای ئەمساڵ تێپەڕ بکات. بۆ ئەمە بەستەژ وەزیرانی 12 وڵاتیاندان لە ئۆپیک کە بەشدارن لە کۆبوونەوەکەدا لەگەڵ شێخ تەمیم بن حەمەدی دووەمیری قەتەردا کۆبوونەوە کە ڕۆڵی گەورەی لە ڕاگیرکردنی ئاستی بەرهەمهێنانی نەوت لە چەند مانگی ڕابردوودا گێڕاوە. بەڵام محەممەد بن سەلمان شازادەی جێنشینی سعودیە جەختی کردەوە وڵاتەکەی ئەو کاتە ئاستی بەرهەمهێنانی خۆی بەجێگیری دەهێڵێتەوە کە گەورە بەرهەمهێنەرانی دیکەی نەوت هەمان هەنگاو بنێن کە ئێران یەکێکە لە وڵاتانە. شازادە محەممەد ئاماژەی بەوە کردووە ئەگەر وڵاتانی بەرهەمهێنەری نەوت لەسەر ڕاگیرکردنی ئاستی بەرهەمهێنانی نەوت ڕێک بکەون، ئەوە سعودی ئاستێکی بۆ پشکی خۆی لە نێوان 10,300,000 بەرمیل بۆ 10,400,000 بەرمیل لە ڕۆژێکدا لە بازارەکانی نەوتدا دادەنێت. ئەگەرنا ئەوە سعودیە دەتوانێت ئاستی بەرهەمهێنانی نەوت لە ڕۆژێکدا بۆ 11,500,000 بەرمیل زیاد بکات. بەر لە دەستپێکردنی کۆبوونەوەکەی دەوحە ئاستەنگ لە نێوان بەشداربووانی کۆبوونەوەکە دروست بوو. ئێران کە ئامادەی کۆبوونەوەکە نەبووە تاکە ئەندامی ئۆپیکە ڕەتی دەکاتەوە ئاستی بەرهەمهێنانی نەوتەکەی جێگیر بکات و ڕایگەیان پابەندی هیچ ڕێکەوتنێک نابێت تا ئاستی بەرهەمهێنانی نەوتەکەی بۆ پێش سەپاندنی سزاکان بەسەریدا نەگەڕێتەوە کە نزیکەی 4 ملیۆن بەرمیل بووە لە ڕۆژێکدا. دەژڵێت ئەگەر ئاستی بەرهەمهێنانی نەوت وەک مانگی کانونی دووەمی ڕابردوو بهێڵێتەوە، ئەوە هیچ سوودێک لە لابردنی سزاکانی سەری نابینێت. سعودیەش مەرجی ئەوەی هەبووە کە سەرجەم وڵاتانی ئەندام لە ڕێکخراوی ئۆپیکدا لە کۆبوونەوەکەدا ئامادە بن، بەڵام دواتر لەو داوایی پاشگەز بووە و بەو مەرجەی ئەو وڵاتانی بەشدار نابن پابەندی ڕێکەوتنەکە بن. بەڵام بە چەند خولەکێک سعودیە داوای گۆڕانکاری لە دەستنووسی ڕێکەوتنەکەدا کرد و ئەوەش کۆبوونەوەکەی بۆ ماوەیەک دواخست و دواتر دەستی بە کارەکانی کرد. بەپێی کارنامەی کۆبوونەوەکەی دەوحە ڕاگررتنی بەرهەمهێنانی نەوت لەلایەن وڵاتانی بەرهەمهێنەری نەوت لە ئۆپیک و دەرەوەی ئۆپیک تا سەرەتای مانگی تشرینی یەکەم بەردەوام دەبێت و لە هەمان مانگدا جارێکی تر نوێنەری وڵاتانی بەرهەمهێنەری نەوت لە رووسیا کۆ دەبنەوە و تاوتوێی بەردەوامیدان بە ڕاگیرکردنی نرخ و هەناردەکردنی نەوت دەدەن. هەرچەندە ڕێکەوتنێکی لەو جۆرە هەنگاوێکی گرنگ دەبێت بۆ وڵاتانی بەرهەمهێنەری نەوت، بەڵام ئاژانسی وزەی نێودەوڵەتی ڕایگەیان ڕێکەوتنەکە کاریگەری ئەوتۆی نابێت لەسەر خستنە ڕووی نەوتی خاوی جیهانی و پێشبینی ناکرێت بازاڕەکانی نەوت بەر لە ساڵی 2017 هاوسەنگی بۆ بگەڕێتەوە. بەشێک لە پسپۆڕانی بواری ئابووری پیان وایە ئەنجامی ڕێکەوتنەکەی دەوحە دیاریکراو دەبێت لەسەر ڕاگررتنی دابەزینی نرخی نەوت. بەو پێی ڕێکەوتنەکەی مانگی شوباتی ڕابردوو کاریگەری ئەوتۆی لەسەر ناجێگیری نرخی نەوت دروست نەکرد. بێستون شەریف، NRT